وەک پەرلەمانتارێک لە پەرلەمانی کوردستان ئیدانەی ئەو بردومان و دەستدرێژیانەی دەوڵەتی تورکیاکەم بۆ سەرخاچی هەرێمی کوردستان و شەهیدکردنی هاوڵاتیانی سڤیل بەڕاستی ئەوەی تورکیای کات پێشێلکردنی سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستانە داواکارین بە زووترین کات ئەو بردومان و ئەو پێشێلکاری ئەو دەستدرێژەی وڵاتی تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان بوەستەوە داواکارم لە هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم کە بە زووترین کات بێنە دەنگ و بە هاوکاری لەگەڵ بەغدا سنوورێک بۆ دەستدرێژەکانی تورکیا دابدرێت. پێم وایە بەداخەوە زۆر جار بەرژەوەندی زاڵ بووە بەسەر هەستی نەتەوایەتی و دەبواە ئەو بەیاننامەی حکوومەت بەیاننامەیەکی شەرمنانە بوو دەبواە بەیاننامەیەکی تۆنتر بە وازحی مووقیفی حکوومەتی هەرێمی کوردستانی دەرخستبایە دژی ئەو پێشێلکاریانەی دەکرێن بۆ سەرخاچی هەرێمی کوردستان. بەداخەوە ساڵانێکە بردومانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانەکرێ لە بناری قەندیل لە ناوچەکەی بادین لە منطقەی ئامێدی و بادینان و لە منطقەی برادۆست کە دەرەنجامی ئەم بردومانانە خەڵکی سڤیل، خەڵکی مەدەنی، خەڵکی بێتاوان ئەبێتە قوربانی کە ئەمە چەندین کارەساتی یەک لە دوای یەکە دووبارە ئەبێتەوە سەر ڕای ئەمە ڕز و باغی وڵاتیان و لە وەرگا هەمانە هەموو لە نەتیجەی ئەنجامی ئەو تۆپباران و ئەم با بڵێن دەستدرێژیانەی سوپای تورکیا بۆ سەر ئەم ناوچانە دوجار هاوڵاتیانی سڤیل و مەدەنی بنە قوربانی. ئێمە ئەزانین ساڵانێکی دوور و درێژە تورکیا بە جۆرەها شێواز ڕوبەڕووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان لەم سنوورە ئەبێتەوە بەڵام دەرەنجامەکەی بەچی گەیشتووە ڕۆژ لە دوای ڕۆژ اقتصادی ئەو وڵاتە ئەبووری ئەو وڵاتە دۆخی وڵاتە بەرەو خراپتر بوونەسی بۆیە بە نەزەری ئێمە ڕێگە ڕاستەقینەکە ئەوەیە کە ڕێگای گفتوگۆ بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە تورکیا ئەمە هەم ئارامی و ئۆقرەیی بۆ تورکیا دەستە بەرەبێ هەم کێشەیەکی گەورەش چارەسەر بێ کە قەزەی کوردە لەم ناوچەیە بۆیە بە دەستدرێژی بە تۆپباران بە لەشکرچێشی بۆ سەر هەرێمی کوردستان کە ئەمە پێشێلکردنی سەروەری خاچی هەرێمی کوردستان و خاچی وەکو دەوڵەتی عێراقیە بۆی ئێمە داوا لە هەرسێ سەرۆکایەتی هەرێمی کوردستانەکەین و داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتەکەین و داوا لە حکوومەتی ناوەندی شەکەین بۆ ئەوی سنوورێک بۆ ئەم دەستدرێژیانە دابدرێت چکە دوجار خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی بێتە قوربانی.